من تقریبا ئەوە ساڵێکە بەدوای پرۆسەی زەواجدا دەگەڕێم و سوبحانەڵڵا نزانم لەبەر چییە نابتە قسمەت. ئەلحەمدولیلا وەڵا نوێژێ خۆ دەکەم، یعنی بە ڕۆژی دەبم لە ڕووی دینیەوە ئەلحەمدولیلا مشکلەم نییە و هەروەها لەگەڵ خەڵکی چ عەیبم نییە، بۆ خۆم چ نەخۆشیەکم نییە. زۆر محاوەلەم کردیە، یعنی دایکم بابم یعنی لە هەموو ڕێگەکەوە هەوڵ دەدەین. سوبحانەڵڵا نزانم لەبەر چ نابتە قسمەت مامۆستا. تەمەنت چەندێکە یاخوا تەمەن درێژ بیت؟ زۆر سپاس دەکەم. وەڵام مامۆستا 26 والۆ 27 دەچم. باشە. حەزت بە چی مواسەفاتێکە ئاوا دەست ناکەوێت؟ وەڵام مامۆستا هەر بەس چونکە من بە خۆم مامۆستای گرێبەستم، عەز دەکەم یعنی بەس خەریج بی، یعنی داوام نەکە، عەز ناکەم ئافرەت داوام بکە و حەزیش دەکەم لە ڕووی دینیشەوە تەبعاً کەسێکی بەدین بیت و هەتا یعنی حەزم ڕاستی بە خۆم لە حیجاب و نیقاب و ئەو بابەتانە، یعنی کراوە و ئەوانە نەبێت. وەڵا قوربانیان تەبعاً ئەگەر بەدوایە بگەڕێی بە وردی دەست ئەکەوێت وەکو سەحر و جادو ئەمانە هیچ لێ نەکراوە لەخوا بەزیابێتەوە کوڕێکی عاقڵ و مامۆسایەکی بەڕێز خۆت بە مەسەلانەوە مەشغوڵ مەکە، سوپاس بخوا هیچت لەسەر نییە، تەنها ئەوەی هێشتا ئەو خانمەی جەنابت بەردەست نییە، ئەگینا خۆی حەشارداوە، خۆی شاردوێتەوە، هەر کاتی ڕۆشی لە دەرگادا بۆ دەرەکەوێکی هەیە. خوای گەورە بۆتی ئاسان کابراش جوانەکەم کاڵا بە گوێرەی باڵا بە پێی پێویست چۆن بڵێ خۆت هاوشانی خۆت هاوکوفتی خۆت کێیە، ئینشاءڵڵا خوای گەورە بۆتی ئاسانەکە. بەڵام لە مەسەلەی دوعا و نوشتە و جادو و سەحر و ئەمانە هیچ شتێک لەسەر نییە لەخوا بەزای. وەڵا جا منیش هاتم ئەوە بڵێم دەست خۆشمەوە سەر بەخوو بەحسەکەت کرد، دەیانگۆ احتیمالە نەکو خزمەک بی، ئەوەک بی، سحرەک بی، جادووەک بی. وڵای گوتم ئەو شتەیە خۆ هەیە، یعنی پێشتر لە پێغەمبەر صلی الله علیه وسلم کرا العین حق، بەس گوتم وڵایم بەخۆم ئەلحەمدولیلا نوێژێ دەکەم، قورئانە دەخوێنم، وڵای باوەڕ ناکەم ئەو شتانە تەئسیرم لێ بکە. نا قوربانگیان تۆ چیتە داوای چەند ژن تایسە؟ بەخودێ مامۆستا نزانم بڵێم چەند زۆر چەندێ بەنمونە بەخودێ مامۆستا هەندێک چینە داوایانە من هەر ئاگاشم لێ نەبیە، یعنی لەوانەیە لە 10 زیاتریش بی، 15 بی، نازانم ئەو دۆرە. دەزانی چۆنە خۆی ئەوە غەڵەتە بە قوربان. تۆ دایک و باوکە دەچنە داوای کچێک، تۆ هەر ئاگات لێ نییە، ئەوە چۆنە گەشتیوە؟ مامۆستا پرسیشم پێ دەکەن، یعنی دەڵێن ئەو ماڵەیە، یعنی یان ئەو کەسەیە، ئەو جا یعنی بە خۆم دەڵێم دروستە بڕۆنە داوای. پێشتریش چەند هەڵبژاردنێکیان دایتم، گوتم ئەوانم ناوێ مەسەلە. وەڵڵاهی برای گیان خۆی سەردەمەکەی ئێستا جیاوازە، ئەبێ تاکتیکەکانت بگۆڕیت، یعنی کچ و کوڕێ سەرەتا بۆ نمونە یەکتریان بەدڵ بێت، ئەو کاتە دایک و باوک بچنە پێشەوە، ئیتر بە هەر شێوازێ بێ ئەبێ کەسێکە بێ لەو بینەیە، یعنی ئەو لیقاء ڕێک خات، ئیتر موسڵمانێ بێ، ئەو کاتە دایک و باوکە ئاگادارەکەیتەوە فڵانە کەس پێم ڕازیە و بڕۆ پێشەوە. بەس ڕاستی وەڵام بە خۆم من ئەلحەمدولیلا ئەو شتانەم نییە و محاوەلەشم نەکردی، یعنی بە خۆم ئەگەر بەڕێ موبایل و ئەو شتانە ڕاستی ئەلحەمدولیلا ئەو محاوەلاتانەم نەکردیە. ڕاستەکەی خوای گەورە ڕەحمەت لێ بکا و موفەق